بەداخەوە ئەمڕۆ دایەپەری کە ژنێکی ئازا و ئازادە، ژنێکی تێکۆشەرە، ژنێکی پێشەنگە، هەمیشە لە پێناوی ئازادی گەلەکەیە، لە پێناوی ئازادی وڵاتەکەیە، لە پێناوی تاک بە تاکی باشووری کوردستان و بە تایبەتی ژن هەمیشە لەسەر شەقام بووە، هەمیشە دەنگی ناڕازی لەگەر دەنگە ناڕازیەکان لەسەر شەقام بووە. ئەمڕۆ بە کۆچی ئەم بەیانەیە کۆچی دوایی کرد و ئێمە وەکو ژنانی تەفگەری ئازادی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خانەوادە و هەموو هەواڵان دەکەین. دایەپەری هەمیشە لە تێکۆشانە بووە، هەم وەک ژنێک لە ناو ژنانی ئازادی کوردستان لە ناو ڕێژاکە بووە و هەم ژنێکیش بۆ لە ناو تەفگەری ئەنجومەنی تەفگەری ئازادی لە شارە زورە هەمیشە لە کار و خەباتە بووە. هەر ژنێ لە هەر شوێنێکە پێویستی بە هاوکاری بوو بێ. دایەپەری یەکێ بۆ لەو ژنانەی کە هەمیشە بەدەنگ کێشەی ژنانەوە چۆ و هەمیشە لەسەر شەقام بووە. لێرە دەڵێن ڕۆحت شاد، هەمیشە زیندووە، ڕێ و ڕێباست بەردەوام دەکەین. وڵی کەسێکی دڵپاک و کەسێکی فەقیر و کەسێکی بە حرمەت بوو، کەسێکی بەڕێز بوو. هیچ کەسێک لەم بنەماڵەیەما بە حیاتی دڵمان لێی نەیەشاوە. یعنی ڕێزی لە هەر هەمووەکە یەگر حرمەتی بوو لەخوا بەزیای ئێمەشەوە بە ڕێزی بە حرمەتی هەموو شتێکە بۆ ئێمە، هەموو سەربەرزیەکە بۆ ئێمە. هاتوو چۆکردنیشی وڵایەتی لەگەڵ ئێمە من خاست باسی خۆم ئەەکەم، تر باسی کەس ناکەم. لەگەڵ منە زۆر تێکەڵ بوون، یعنی وەکو خوشکیش نەبوون. ئەوە نەوێت کە خاڵە زاپورزان ئێمە لە خوشکی زیاتر بین. خەڵ بەس خەوتمان لە یەکجیا بوو. ئەینە هەموو هەڵسان و دانیشتێکمانێک و هەموو نێتی دڵێکمان خۆی بە ڕێز وتر هەموو کەسێکیش بە ڕێزی لە هەموو کەسێک ئەگرد و هەموو کەسێکیش ڕێزی لێ ئەگەر. ئینسان خۆی بە ڕێزێ ڕێز لە کەس بگرێ خەڵکیش ئیتر گوناحیەکە ڕێزی لێ نەگرێت. کچێکی بە حیا حرمەت بوو، کچێکی بە حرمەت بوو، کچێکی فەقیر بوو، لە تەمەنێکی زۆر کەمە سەری لێشێوە ناتوتە سەرۆدانەی یانەی ناتوان دایکەکەم بەری. حاجی فەریسانێکی بە ڕێز بوو، ئیسانێکی کۆمەڵایەتی بوو، ئیسانێکی بە وەفا بوو، ئیسانێکی بە ڕەحم بوو، زۆر ڕێزدار بوو، نیشتیمان پەروەەر بوو، خزم پەروەەر بوو، ئافرەتێکی زۆر بە احتیرام و بە ڕێز بوو. بەڕاستی شتی وا بە دەگمەن هەڵکەوێتەوە دروست بێتەوە. بەڕاستی ئەو شتە باشانە نامێنیتەوە ئیسانە چاکانە. بەڕاستی زۆر دڵسۆز بوو، خەم خۆری کەس و کار بوو، خەم خۆری نیشتیمان بوو، خەم خۆری ئیتر قەناعەتی هەبوو، بە سەبر بوو، زۆر ئافرەتێکی بە ڕێز بوو. بەڕاستی ڕێزدار بوو لە ناو خەڵکە زۆر. پەیوەندی من لەگەڵ شخصی خۆمان زۆر باش بوو. هاتوو چۆمان گەرم بوو، ئەهاو بۆ لا منە هاتم بۆ لای، دایمە لە لای بووم، 2-3 مانگە من نەهاتووم بۆ لای، ئەگینا دایمە لێرە بووم، دایمە لە لای بووم، دایمە تەلەفۆنمان لە بەی نابوو. زۆر خۆشەویست بوو، زۆر ئازیز بوو لای من بەڵێ لە باوکم و بەڵام خۆشمەویست. یعنی شتی وا بە دەگمەن هەڵکەوێتەوە، بڕوا ناکەم بەڕاستی لە شەخسیان. وڵا زۆر ئازیز و خۆشەویست بوو لە دڵی منە.